ئەمن لێرە دەمەوێت پرسیارێک لە هەموو ئەو کەسانە بکەم کە گوێبیستی ئەو و ئاگاداری ئەو چاو پێکەوتنینە ئەگەر دوو لە ئەندامانی بەڕێزی دادگای تەمیز کە خاوەنی چەندین ساڵ تەجروبەنە لە قەزا ئەگەر ئەوان قەنەعەتیان بەو قرارە نەبێ وەرە و سزادراوان کە سوکاری سزادراوان ڕایگشتی ڕۆژنامەنووسێک مهندسێک دکتۆرێک ئەوانەی کە زۆر ئاگیان لە مەجای قەزایی نیە لە مەجای قەزایی ئیش ناکەن چۆن قەنەعەت بەوانە دێنی کە ئەو بڕیارێکی تەندروستە لەگەڵ ئەوەش ئەمە ڕێز لە بڕیاری دادگای تەمیز دەگرین و ئەمە ئێستا بەنیازین لەگەڵ تیمی پارێزەرانی هاوپیشەم ئینشاءڵڵا ڕێگای ترمان لەبەرە ئەویش خۆتان دەزانن کۆمەڵک ڕێگای تانەریدان هەیە طرقتان یەک لەوانە مەسەلەن ئیعادەت محاکەمە لەوانە مەسەلەن تەمیز ئەمە ئاخر شت دێنێتە تەصحیح لەبەر تەمیزەکەمان کرد ئێستا یەک ڕێگەمان پێشمەیە تەصحیح قرار تەمیزی ئەو تەصحیح قرار تەمیزیەش لە ماوەی 30 ڕۆژ چ لە ڕێگای داواکاری گشتی بۆی هەیە تەمیزی بکاتەوە چ لە ڕێگای خودی ئەو کەسانی کە سزادراون چ ڕێگەی ئێمە کە ئەمە محامی ئەوانین بەڵام ئێمە بەتاکید ئەو داوای تەصحیح قرار دەکەین لەبەرەوەی دوو خەتەی جەوهەری هەیە چونکە تەصحیح قرار تەمیزی دەبی خەتەی جەوهەری هەبی بەپێی قانون بەپێی مادە 266 و مادە 268 و خەتایەکانیش دیارن چنە یەک لەو خەتەانە ئەوەیە ناکرێت ئاسایش لە هۆڵی دادگا بێ خۆی حەکەم بێ و لە هەمان کات دەخۆشی خەسم بێ ئەوە غەڵەتەشی زۆر فەزیعی گەورەیە سەرپێچی یاسایە ئەگەر وا بێ خۆ دەبێ هەموو ئەو دۆسیانێک کە لە برکەکانی پۆلیسن دەبی پۆلیسش بێن لە محکەمە حاضر بن بۆ دەبێ ئاسایش حاضر بن پۆلیس نابێ حاضر بن خۆی ئەوە سەرپێچی یاسایە و خەتەکی قانونیە بۆ یەک لە ئەسبابەکان ئەو ئەسبابەیە سەبەبی دووەم کە ئێمە پەنای بۆ دەبێن لە بۆ تەصحیح قرار تەمیزەکەی ئەویش ئەوەیە لە کاتی ئیفادە وەرگرتنیان تەدوینی ئەخوالەکانیان بەڕاستی ئەوانە محامیان لەگەڵ نەبووە و لە بەردەم بەڕێزان سەرۆک و ئەندامانی دادگای تاوانی دووش ئاماژەیان بۆ خاڵە کرد کە ئەوانە لەژێر هەڕەشە و لەژێر تەهدید و تعزیب ئەو قسانەیان هەندێک شتیان نووسراوە پێیان واژۆ کراوە دەمینێ لێرە ئەوەی کە دادگای تەمیزی بەڕێز پشتی پێبەستەوە بە قرارەکە سەردانیکردنی ئەو بەڕێزانەیە بۆ هەردوو قونسولیەی ئەمریکی و قونسولیەی ئەڵمانی ئەمن نازانم سەردانیکردنی قونسولیەی ئەڵمانی یان قونسولیەی ئەمریکی چ تاوانێکە ئەمن بە خۆم ڕەنگە چەند جارێک هەر یەک لەو جارانە مەسەلەن لەگەڵمان فارز دەبوو کەیسی پارەی گەرمی جوتیاران لە بەغدا کێشە هەبوو لە بەشی ئابووری قونسولیەی ئەمریکی ئێمە داوت کراین چوین بابەتەکەمان لەگەڵ باس کردن خۆ گەروە بێ دەبی دۆسیەک لە سەر من و مان فارزش بکەنەوە ئێمەش بە هەمان ئۆتۆمەتە 6 ساڵ حکم بکەن